بەداخەوە بە کۆشی دوایی یەکێک لە هونەرمەند و یەکێک لە موزیسیانە هەرە دیارەکانی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی بەڕێز ئاسۆ محەممەد سەڵتە دەست پێ یەکەم کە شەوی ڕابردوو بەداخەوە لە وڵاتی ئەڵمانیا کۆچی دوایی کرد. دیارە یەکێکە لەو هونەرمەندانەی کە جێپەنجەیەکی دیاری هەبووە لە نێو گۆرانی و موزیکی کورد و ساڵانێکی زۆرە لە وڵاتی ئەڵمانیا خزمەت بە گۆرانی و موزیکی کوردیەکە و یەکێک بووە لەو هونەرمەندانی کە توانیوێتی نێو تیپی ئۆرکێسترای سەمفۆنی عێراقدا لە ساڵی حەفتەکانە ئەندام بێت و بەدەست و پەنجەی چەندین پارچە موزیکی تایبەتی ژەنیوە. ئێمەش وەکو ئەستافی پرۆگرامی کورسات مەگەزین لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەکەیانەکەین و بۆ هیواین کە جێی بەهشت بێت و بێگومان لە دەستانی بەشێک لە کەڵە هونەرمەندان لە هەر بوارێکی هونەرابێ کە دێنێکی دیار لە نێو کایەکە جێهێڵە. ئاسۆ محەممەد سەڵتە یەکەمین ژەنیاری ئامریکەمان چەپور لە تیپی ئۆرکێسترای سەمفۆنی عێراقدا لە ساڵەکانی هەفتادا پاژەوەی پەیمانگای نوێژوانەکانی بەغدای تەواو کرد و ڕێکوردۆتە ئەڵمانیا و لەوێش پلەی ماستەری بەدەستهێنا. دواتریش تا دوا پلەکانی دکتۆرا ڕۆیشت و دواتر دەست دەکات بە وتنەوەی وانەی مۆسیقا لە خوێندنگە و زانکۆکانی ئەڵمانیادا. هەروە ئەو کاتەی کە لە نۆرنبێرن بووە سەرقاڵی وتنەوەی کورسی مۆسیقا بووە بە منداڵانی کورد لە ناوەندی ڕۆشنبیری کوردی ئەڵمانیا. شەوی 16 لەسەر 17 مانگا موزیسیان ئاسۆ محەممەد سەڵتە لە شاری نۆرنبێرگ ئەڵمانیا ماڵ ئاوایی لە خانەوادە و هاوڕایان و هونەرەکەشی کرد.